سڵاتان لێ بێت ئازیزانم کاتتان باش وادارم هەموو لایەک زۆر باش بن تەندروست باش بن دڵخۆش بن نوێژ و ڕۆژی هەموو لایەک قبوڵ بێت ئیشاڵڵا دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی خەڵاتی دیمەن هاتمەوە خزمەتتان بۆ میوارش کۆمەڵێک پرسیارم ئامادە کردو تا کەوتای پرۆگرام بینەرم بن. لە پرۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵتانم پرسیارتانی دەکەم ئەگەر زانیتان ئەم دیارەکتان دەدەن و ئەگەر نەشتانزانی دەبێ ئەنگۆشتە چ خۆشم پێشکەش بن. هیچ نازانی زانم لەگەڵ ڕەمەزانی توی ڕەمەزانە چی خۆش دە ئیشاڵڵا هەر باش دەبیتن. پرسیارەکەتان لێ دەکەم ئەگەر زانیتان ئەم دیارەکتان پێشکەش دەکەم بڕی 50,000 دەوڵەمەندترین مرۆڤ کە ناوی لە قورئان هاتبوو ناوی چ بوو؟ ناوی چییە؟ دەوڵەمەندترین مرۆڤە کە ناوی لە قورئاندا هاتووە چێ ئەو کەسە؟ فرعون؟ نا زنگین‌ترین مرۆڤ نۆبێت خەرخوای داوات بێت. نه هۆرە تا دەستان خۆش زۆر زۆر سوپاسدانەکەم زۆر سوپاس. دەوڵەمەندترین مرۆڤ کە ناوی لە قورئاندا هاتبێت ناوی چییە؟ ئەو کەسە چییە؟ محمد صلى الله عليه وسلم. دڵنیایی؟ بەڵێ. نایگۆڕی؟ نه. دوا وەڵامم بدەیت. دوا وەڵام. دوا وەڵامە نایگۆڕی؟ پرسیارەکەم لەو برانەش بکەم؟ بەڵێ. پرسیارەکەم دەڵێ دەوڵەمەندترین مرۆڤ کە ناوی لە قورئاندا هاتووە ناوی ئەو کەسە چییە کە دەوڵەمەندترین مرۆڤە؟ هارون چێ؟ قارون ئەوانە وزانم دەوڵەمەندترین دوا وەڵامم بدە. قارون قارون وبزان قارون بە هەرسێکتان ئەو جایەک وەڵام بدەن. وڵی من جێ بوو متمانە لێم ئەوانە دوێن ئەجە زانم بە قسەی میژزە قسەیوان قسەی توش لەسەر قسەیوان بەس ناوتم نەزانێت. سەروەر کاک سەرۆ لێرە ئیش دەکەی؟ بەڵێ لە بەڕێبەرەکەت ڕازی؟ زۆر ڕازین دەستخۆشی لێ خۆ خراب نییە لەگەرتان لێرە شکایەتی لێ بکەم. بەعکسەوە دەی زۆر باشە ئەمنیش دیارەکەت پێشکەش دەکەم کۆڵامەکە زۆر ڕاز بوو بڕی 50,000 پیرۆز بیتن دەستان خۆش بیتن هەر سەرکەوتوو بن. ناوت چێ دایجا؟ نام شەمام عەبدوڵڵاه. شەمام؟ بەێ. شەمام خان. زام لەگەڵ ڕەمەزانی کوی کودەڕاتن؟ الحەمدولله لەخوای بەزیادی گەلێک باشین لەخوای بەزیاد خراب دەبێت. ئینشاڵڵا خواردی ئەوە کتنەوانیان بوو بتن؟ والله ئەوێ بووکمە هێش کچمە. بزانم کتەکەش مێردی کردیا. بزانم لێیان ڕازی؟ الحەمدولله گەلێک باشن ڕازی؟ لەخوای بەزیاد دوو بووکم هەیە یەک لێکی نازدارترن. ئەی ماشەڵڵا. سێ کچیشم هەیە یەک لێکی نازدارترن. سەلامەت بیار سپاس دەکەم حیاتی من. ئەدەلوونیانەکنە من دەبانجامتا. شەرمێ دەکەم بێنە شەرمێ پێش. دەکەن؟ شەرمێ دەکەم بێنە وێرن پێش. وێرن. زانم ئەنگۆش خەستان خۆش دێ خەستانەها ئەتویان خۆش دێ. ئەوە حیاتە؟ ئەیرە وەڵڵا ئەیرە بچێ من حیاتە بەخوای. وەڵڵا توش ئەخەرەت و باشی لێ والله نا والله ئەوان باشن. بەخوای باشە بە یەک کەسی ناکرێت. نا والله. وەنیە؟ نا والله باشە بە یەک کەسی دەبی هەردوو لا باش بیت. بەخوای ئەو هەیە. وەنیە دەی هەر باشەش باشە. باشەکە باشە خراپەکەی چی نەکردی؟ نا هیچی نایەتە چی دێتە جێ؟ هیچ وەڵڵا. بەخوا ئیلە باشە باشە. ئەیرە وەڵڵا. الحەمدولله لەخوای بەزیاد بێ ڕەبی. جا لە بەرنامەی خەڵاتی دیمە لەگەڵتم. بەێ. پرسیارێکی ئاسان لێ دەکەم ئەگەر زانیت و من هەدیەشی جوان پێشکەش دەکەم. دەی بەرە پرسیارێکی گران نا ئەمە زۆر پرسیاری نازانم. نان ئینشاڵڵا ئاسانە بەشکەمەوانیش بێن یارمەتی بدەن. پرسیارەکەم دەڵێن میوەیەکەیە کە زۆرترین جار ناوی لە قورئاندا هاتووە ناوی ئەو میوەیە چییە؟ زەیتونە؟ نا زەیتون نییە. میوە نازانم. یان زەیتونیان هەندێک ئەوانە هەست. چیکە؟ التینی وەزەیتونی ئەو قورئانم خوێندێ نازانم چی دیش. وەرن ئاسان کاری لۆ داکتان بکەن. نازانم ئەوە ڕوتابە؟ نا قەس پێش نییە وەڵڵا. هەر ئەوەندەی دەزۆر. هەر ئەوەندەی دەزانی ئارێ وەڵڵا. هەندێک بیر بکەوە ناوێن ئەگەر نێزیک کردتەوە شتە چکە بڵێ بزانم بەشکەم. چیکە هەیە؟ بەخۆم یعنی قورئانی دەخوێنی ماتینی وەزەیتونی ئەوە کردیە ڕوتابەکەی زیاتریش بوو.
خۆم بێشتم زۆر ئەوە نییە نا تەشەوش دەکاتن تەشەوش دەکاتن شتم لەبیر نامێنێتن تو وەڵامم بدە آخر وەڵام چ دەڵێ والله یانە هەنجیرە یان زەیتونە یەک لەو دوانێ نا ئەم دەڵێ هیچیان لێ بیگۆڕە ناسم لەگەڵ ڕەمەزانی الحمد لله باش ڕەمەزانێکی خۆش بکەین تۆ بالي سكة ئەلۆ الحمد وڵای لله. زۆر خۆشە لە چاو ساڵەکانی الحمد لله الحمد لله سلامة لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیار لێ دەکەم ان شاء الله ئەگەر زانی دۆم دیارێک پێشکەش ان شاء الله ئەگەر نەشزانی بێ پشتش پێشکەش هذا نزعم باشتر ئەولو فرم باخذ پرسیارێکی ئاسان لەگەڵ وەرزش شێبەینت بووە باشە بۆ یەکەم جار خولی تۆپی پێی بەڕازی ايه ساڵی چەند دەستی پێکرد لبرازيل بەڵێ بەڕازی بۆ خولی تۆپی پێی بەڕازی ساڵی چەند دەستی پێکرد نازعم هیچ زانیاری نییە نعم هەندێکی کامیانێ ام برشلونة ما بەرشلۆنەیە ئەو کووە هذا هم وابزانم نا وابزانم ئەوی میسی لە بەرشلۆنە ڕۆی کەسمی بەرشلۆنە نەما بابا هرماينة ئەنگۆ ئەوە هەندێرە ئەسڵەکەنە الحمد لله الحەمدولیلا تاوت نەزانی وەڵامەکەم نازانی نعم بسعرك يعني كوبري بسعرك المبارك والزحمة بيني ئاسان کار لە بۆ بکەم 1990 ايه 1920 1921 لو ئاسان کارشمە بۆ باب زبيت دڵنیای نایگۆڕی ناتو تا 1920 بيست 1920 دەست خۆش بێ وەڵامەکەش زۆر 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 ڕاستە والله وش نصبو دە ئیشاءالله شانست هەر باش دەبیتن پیرۆز بی بێ خاوەنی 50000 سپاس دكان فيروز. دست خوش برنامج هیچیش كان پێشکەش دكان نەکرد نازم بالودارش او تندم بالبري دە پیرۆز بی قربان دم زو سپاس برنامج كشتان زۆر سركوتو ان شاء الله سپاس لەگەڵ ڕەمەزانی کنیا زۆر باشن لەخوا ڕەمەزانێکی خۆش و قەیبینە لەخوا بەزای ئایدینە ئەچووکی لەگەڵ خۆی ڕەمەزانێ بە زیادنی ڕەمەزانێکی خۆشە دە ئیشاءالله هەر بازام ئێوارە چ لێ نابوو ڵە دۆڵمە منە دۆڵمە مەری ئەی ڕەبی عافیەتتان بیتن دۆڵمەچی خۆشت لێنەیە دەستای خۆشە توانە دیکۆ ئەجی کوی یارە زۆر خۆش لێجی کو دە ئیشاءالله خوا لێکتان بێڵی هەرە قسەتان هەبوو دەی خوالیتان نستینی ئیشاءالله وەرەکنەمە بۆ قوربان ئێ لە بەرنامەی خەڵاتی دیمەن لەگەڵتان پرسیارێکتان لێ دەکەم ئەگەر زانیتان و من دیارێکتان پێشکەش دەکەم ئەگەر نشتان زانی بێن گۆشتەکەم پێشکەش بکەن ئێستا ئەوەی لایمە نییە قسەکە شتەکەم پێشکەش بکە باشە ئەوانە قوتار بکە دە باشە ناوی ئەو میوەیە چێ کە زۆرترین جار لە قورئاندا هاتووە هەنجیر هەنجیر هەنار هەنا ئەس دەڵێ شتێکی بڵێ بەشک ئیت و ڕاست دەبی ترێ نایگۆڕی دوا وەڵامی ئیچی هاانتان وەرگرە برە باهی من بێ دەزانم ئێمە غەڵەت دەزانی تو هەڵەتە ئەمن دەرم برە با ئیمە ڕازی با ئیوان نەبیتن یاڵە با ئیچی بێ شتێکی خۆششم پێشکەش بەلا بەخان بە هەنارەکە بێت نانا وەڵامەکەت بۆ گۆڕە ئێ دەرم شتاکەم پێشکەش بزانام دەخینی لە مەکتەبێ پۆلیسندێ چار چارزیرەکی ئاو دەموچاوت بە زیرەکان دێرسەر کەوتوبی ئیشاءالله زۆر زۆر خۆشحاڵ بووم وەڵامەکەش زۆر زۆر ڕاستە ترەیە دیارەکەم لە بۆ بینن لاڤەخان لۆ خۆت بازاری باشی پێ بکە بیدەمە یونیا پیرۆز بی بیا خاوەنی 50000 پیرۆز بی دەستان خۆش بێ دەستان خۆش بێ خۆش بێت نای بەڕێزت هودا خان ئیمان خان ئەوە دەکا مامۆژن دنیا دەکا خاڵۆژنە بەخۆی خار و خاڵۆژن زۆر خۆشەویستە وانە خالێکتان نەکە ئیشاءالله لەگەڵ ڕەمەزانی کوونە
تا ئێستا باش هاتووە خۆی بەسێ ڕەمەزانت پێ باش ئەرێ وڵا خۆشە الحەمدلله الحەمدولله تووکە لەگەڵ ڕەمەزان خۆی بەسێت وا لەگەڵ دەی انشاءالله هەر باش دەبی بەچێوە خەریکێ وڵی ماڵێ و منداڵە و دەی لەش ئەگەر بێتە نیشتی مەمنونت دەبم هەر بە ماڵی و منداڵ و دەی عیبینی ئەویش دێوێتن خوارد باشتان لە بۆ بینیتن هەر سەرکەوتوو بە لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتانم پرسیارێکی ئاسانتان لێ دەکەم ئەگەر زانیتان و دیاریتان پێشکەش دەکەم پرسیارەکەم دەڵێ پێغەمبەری یوسف چەند جار ناوی لە قورئاندا هاتووە پێغەمبەری یوسف من نازانم بەڵێم خوێندیتمەوە بەس یعنی بەسەد لەسەد نازانم یەک سوورەت هەیە بە ناوی یوسف بەس لە قورئانی نازانم نازانیتم ژمارەکە بڵێ ئەگەر لێی نێزیک و دەڵێ نزیک بووە ئەخر ناتانەوە ژمارەشە دەمێ دە جار نازانم سێ ناوەڵە زۆر کەمە زۆر کەمە 25 سی دواو ئەجێ یەک وەڵامت بدەنێ بە هەردووتان ڕای بیبی سی نایگۆڕی با سی بی خۆشانسی خۆش ئەمە گوتم بیگۆڕن تەکیدن بەس بە خۆتان تەکیدتان کردەوە سی و نایگۆڕن لەداخەوە وەڵامەکە ڕاست نییە زۆر سپاسان دەکەم خۆشحاڵ زۆر سپاس بۆ بەشداریتان کە ڕەمەزانی کوی والله الحمد لله باشين مەزانێکی خۆشە و پێم پێوە الحمد لله لخوي دەزانم ئێوارت چ لێ نابوو والله انا مالي خصم دعوت بو ها مایری خەسووت چەند باش هەیە وەنیە اديكو دەستاوی خەسووت خۆشە الحمد لله اري چ والله خواردنەکی زۆر پێ خۆشە والله مو خوارنا كاني كويسه هەمووی خۆشە ئەرێ لە خۆم پیا خراپ ناکەم لا والله دێخوالیتان نەکات ئینشاءالله لە بەرنامەی خەڵاتی دیمە لەگەڵتە پرسیارەت لێ دەکەم ئەگەر زانیوم دیارێک پێشکەش دەکەم 50000 ئەگەر نەش زانی بێت توشتاکەم پێشکەشێ ئەی دەوڵە ئەوە باشە پێم بڵێ ناوی پێغەمبەر یوسف چەند جار لە قورئاندا هاتووە اسان كارينيا ناوەڵڵە بەخۆ زۆر ئاسانە اسان كارينيا ئەخر بۆ ئەتو ژمارە چی بڵێ گەل نزیک کردو دەرێ نزیک بووە اخذت عند زورا كما وەسەتە يوصل چەند يوصل نانە گەلێک زۆر ڕۆیشتێ زور ويشتغل ئەرەوەڵە حفته ئەفتاش زۆرە زورا اي بنزا پەنجات دوا وەڵامم بدێ ئەوجا بنزا كان زيكم كذا نزیک بوویەوە بەس زۆریش نا كم ترى زور ترى یڵە کەمترە و جارە ئاخیر 45 نایگۆڕی لا تاڵ 45 دوا وەڵام تا باشە ئیسراخان شتێکی خۆشم پێشکەش بکە بەسەر هاتێکی خۆش هيز نازان والله دەبی هیچ نەزانێ ئاسان کارێک چ کرد لە بۆ دەکەم فرق 20 تا 30 بيستا تاسي يعني بيستا لە بینی 20 تا 30 لەو بینەی ئەو تو بيستو حفت 27 نایگۆڕی لا دوا وەڵام تا دەست خۆش بیتن وەڵامەکە زۆر ڕاستە پیرۆز بی و بێخاوانی 50000 زور سباس ممنون پیرۆز بی. قاعدة خوش ناوی بەڕێزت صافي ساڤین بە چیەوە خەریکە الله بخيل لي سەفت چەندی هشت پۆلی هەشتی زیرەکی لە مەکتەبێ بزانە والله باشا باشی لە ئیمتحانات هێشتا مایەتی وینە کەنجی ئیمتحانتانە هجديت ساعة نظام شتي غاية هێشتا تەکیدیش نییە ان دە ئیشاءڵڵە باش دەبێ شاء الله ساڤین لە پرۆگرامی خەڵاتی دیمە لەگەڵتم پرسیارەکە لێ دەکەم ئەگەر زانیوم دیارێک پێشکەش دەکەم باشا جامي ئەیدە باش ئەگەر نەش زانی بێت توشتاکەم پێشکەش دەکەم اي ئەی بەستاوەڵە الله نابزانتم پێشکەش بکەیت بەسەر هاتێکی خۆش لە مەکتەبێ لەگە برادەرەکانت وەنیە بابزانم لێدەی پێم برەی پرسیارەکەم دەڵێ ناوی عێراق واتە چی مانایەت ینی زۆر ئاسانیانی شکردنەوەکەی زۆر ئاسان عندك نزيك النوا شتێکی برێ ئەگەر نزیک بێ دەرم نزیکت کردەوە والله سيت مهمة يعني بدنا حرق واتاتسي نايب سيارة شكبي
پرسیارێکی دیکە بیتەن پرسیارەکەت لە بۆ دەگۆڕم ناوی مارادۆنات جێ بووە یاریزان مارادۆنا نا والله ئەی هاوار ناوی میوەیەک هەیە کە زۆرترین جار لە قورئاندا هاتووە ئێڵ ئەو میوەیە چییە؟ قيسي قەیسی قەیسی بگۆڕە دەی باو ئاسانکاریش لۆ بکە هرمي هەرمێ دواوەڵام بعد أول بزان ئەویش بگۆڕە دەی قەیناکە هنزير هەنزیر آخر والله ئاخر وەڵام والله هەنزیرە هەندێک بزانم. ئەری وەڵڵا ئاخر وەڵام هەنزیری دامەیە لە بزانم شتێکی خۆشم پێشکەش بووە چیا مامۆستات زۆر خۆش دەوێ مامۆستای چێ والله هم ما مستاكان خوجينيان باشن تأكيدي تازە قسەچکە دەکەیت لا والله ما مستاكان هو باشن الحمد لله یانە چیانیان زۆر خۆش دەوێ كردي مامۆستای کوردی وازان مامۆستای کوردی بەعام تەڵەبەکان خۆشیان دەوێتە آخر ما مستاكان فرقية وشي برادر عني دێشڵله هەر سەرکەوتو دەبێ زۆر سپاس گیانم. ئای دەچی باش چاوەڕێت بکاتە سەرکەوتو بی ئاسانکاری زۆر باشم نەبووت کرد هەنگلێم لێ مەکە بەس وەڵامەکە ڕاست نییە زۆر سپاس بۆ بەشدارێت ئازیزانات مکۆتای پرۆگرامی ئەمڕۆی خەڵاتی دیمەن تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ